تەنها پارێزگارێک ئێستا حاڵی حازر لە سنووری هەرێمی کوردستان و هەموو عێراقا کە بە بڕیاری ئەنجومەنی پارێزگادانەرا و پەسەند دەکراوە پارێزگاری سلێمانی. نەسێکی قانونی نییە، نەسێکی قانونیم بۆ بێنن باز لەوە بکە وەکالەت تەمەنی هەیە. کاک عیماد جێگیری سەرۆکی حکوومەتی کاربڕێکە لە لەم ماوە نزیکە ماوەدەی هەڵبژاردنەکان دیاریکردن وادەکە دیاریکراوە 21 بۆ ئەنجامی نادەن. خەڵک دەنگیاوە بە ئەندامان بە نوێنەرانی بزوتنەوەی گۆڕان بۆ پەرلەمان. ئەم دەنگانە بۆ ئەنجومەنی پارێزگانە. سەوداکردن بەم دەنگانەوە خۆی لە خۆیان مەسەلەیەکی نایاساییە. ئەو داواکاری بزوتنەوەی گۆڕان بۆ وەرگرتنی پۆستی پارێزگای سلێمانی لە ئێستادا داواکاریەکی یاساییە؟ نەخێر بە هیچ نەوە. ئێستا تەمەنی ئێوە لە تەمدیدا نییە؟ لە تەمدیدا بەس چێ کردوێتی؟ ئەمە نقطەکەیە. ئێوە کردوتان بە عەرزت کەم کاکدانا ئێمە کە کردومانە بۆ ڕاگررتنی وەزعی سیاسی و احترامی ئیرادەی سیاسی لایەنەکانە. ئەمە 4 جارە بە ڕسمی وادەی هەڵبژاردنەکان دیاری ئەکرێت و جێبەجێ ناکرێت. ئیتر ئێمە متمانەمان نەماوە بە قسە هەبێ بچینە فعلەوە. دوو جار بیر بکەرەوە شەوی دووشەممە کاتژمێر 8:30 خولەک لە NRTO پێشکەشتان دەکرێت.